کێشەی تاوانەکان زۆر تاوانەکان ئەلیکترۆنی بە شێوەیەکی بەرچاو زیادی کردیە. کێشەکەمان لەوەیە کە وشیارکردنەوەی یاسایی نییە بۆ ئەو کەسانەی کە بەکاری دێنن و نازانن زانیاریان نیە چۆن لە ڕووی یاساییەوە حیمایە دەکرێن، پارێزگاریان لێ دەکرێت و چۆن دەتوانن مافی خۆیان لە ڕێگەی ینی دادگاکانەوە وەربگرن. ئێمە ویستمان بەهێنانی مامۆستایەکانی ئاینی وشیارکردنەوە واجبی ئێمە و کۆمەلگایە، بەڵام حیمایەکردن واجبی دەوڵەتە. ئێمە ویستمان مامۆستایانی ئاینی ئاشنا بکەین بەو ڕێکارە یاسایانە کە ڕێگەی دادگاکانەوە و هەروەها ئەو ئامارانە ترسناکانشیان بدەینە مامۆستایانی ئاینی ئاگادار بن بۆ ئەوەی خەڵک وشیار بکەنەوە، خاو و خێزان و منداڵەکانیان ئاگادار بن لە بەکارھێنانی شێوازەکانی پەیوەندیکردن، ئامێرەکانی پەیوەندیکردن و هەروەها بەکارھێنانی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان تا نەبنە نێچیرەک یان نەبنە تاوان لێکرا و لە ڕێگەی کەسانێک کە ئەو شێوازە بەکاردێنین بۆ ئیبتیزازکردنی خەڵکو و هەروەها تاوان لە دژی خەڵک بکەن.